لەبارەی ئەم پرۆژە نوێیەوە کە جارێکی دیکە دامەزراوەیەکی نوێی ئەمنی و هەواڵگری لە ئێران دروست دەکرێت کە لە پەرلەمان دەنگی لەسەر دەدرێت. میوانداری بەڕێز دکتۆر مەجید حەقی شرۆڤەکاری سیاسیمان کردو ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر ئەم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 دکتۆر دکتۆر خێراتی بوو کوردستان 24 چۆن دەڕوانە ئەم بڕیارە یاخۆت ئەم دەستگەی کە ئێستا ئێران بە تەمایە دای بمەزرێنێتن. زۆر سپاس ئێوە دەکەم ڕێسل و ڕێزدا ئێوە و بینەرانی ئێوە لە ڕاستیدا لە حالی حاضردا لە ئێران دوو شت لە ڕێگەدا. یەکمە پرۆژە یاساییە کە ئێوە باستان کرد لە مەجلیس شورای ئیسلامیدا لە ڕێگایە بە قەرارێدا کۆمیسیۆنێکدا بە پێی ئەستی 85 یاسای بنەڕەتی بە شێوەی کۆمیسیۆنەکانی هاوبەش بەڕێوە بچێتن پەیوەندی بە مەسەلەی حجاب و عفاف. ئەمەی دیکە کە لەلایەن پێدەنی قوڵەی قەزاییەدا دادەمەزرێتن دەستگایەکی بڵێن اطلاعاتی و ئەمنیەتیە کە لەلایەن ڕاستەوخۆ لەلایەن قوڵەی قەزاییە دەبن. قوڵەی قەزایی لە ڕاستیدا مجموعە لە فقەهاکن کە ڕاستەوخۆ بەرپرسانی ئەو ئەندامانی سەرەکی ئەو لەلایەن ئایەت الله خامنەیەوە دادەمەزرێت. پێشترش چەندین لانی خەمسێ ناوەندی ئەطلاعاتی لە ئێراندا هەن. سازمانی ئەطلاعاتی قوڵەی قەزایی پێشتر هەبووە کە بۆ زۆرتر پێڕاگەشتن بە ئەوەی کە دەڵێن کێشەکانی ناوخۆیی بڵێن خلافەکانی ناوخۆیی خۆیاندا بەکار دەبێت. بەڵام ئێستا ئەو قوڵەی قەزاییە دانراوە وەکو هاوتریب لەگەڵ سازمان ئەطلاعات و دوو سازمانی دیکە کە هەن مەبەستی سەرەکی ئەوەنەوە کە وێڕای ئەوە کە چونکە بڕوان بەخۆیان بڕوان بە ئەو ڕاستگۆیی تەنانەت بە وەفاداری کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە ئاستی قوڵەی قەزاییشدا بە نظامدیە ناچارن سیستمێکی ئەمنیەتی بۆ خۆیان دامنین کە هاوتەریب لەگەڵ سیستم ئەمنیەتەکانی دیکە وێڕای پارێزگایی لەو سیستمانەدا پارێزگایی لە بەرامبەر بۆ نظامدا بتوانن سەرکوتی خەڵک زیاتر بکەن و بۆ نمونە یەک لەو کارانەی ئەوەیە کە کاتێک کە کەسانی بە تایبەتی چالاکانی سیاسی ئەوانەی کە دژبەری کۆماری ئیسلامی ئێران ئەوان بگرن ڕاستەوخۆ لەوێدا خێرا لێپرسیان بکەن و ببەن بۆ دادگا. یەک لە ئەلتەکانی ئەو ڕێکخراوە کارکردن لە دەرەوەی وڵاتە، یعنی کارکردن لە ئاسی دەرەوەتە هەر وەکو چۆن سوپای پاسداران ئەم کارە دەکاتن، سوپای قوتس بۆ نمونە لەو چارچوبە دەکات. ئەوانە بەپێی ئەو پرۆژەیە کە داوان ڕۆشتووە ئەو بڕیارانە کە داوان ڕۆشتووە ئەوەیە کە بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوەکانی قەزایی وڵاتانی دیکە بۆ نمونە لە ڕێگای ئینتەرپۆلەوە کاتێک کە حکومێکی قەزایی دژی دژبەرێکی کۆماری ئیسلامی ئێران بە ناوی بڵێن خلافکاری سیاسی یا خلافکاری بڵێن قانونی بەڕێوە دەبێت دەتوانن لێداوا بکەن. لە ڕاستیدا کارەکان چییە؟ سەرکوت لەناو خۆوەدا ترۆر لە دەرەوەی وڵاتە یەک لەو ئەو کارانە دەکەن. بەڵێ دکتۆر باست لە هۆکارەکان کرد کە بۆچی ئێران ئێستام دامەزراوە هەواڵگریە نوێیە کە بۆ زیادکردنی دەسەڵاتی دادوەریە لە وڵاتە دروست دەکاتەویش بۆ سەرکوتکردنی هاوڵاتیانە. ئەم دەستگا هەواڵگریە لەگەڵ سێ دەستگای هەواڵگری دیکە لە نێو وڵاتێکدا ئەمە تا چەند سنوورەکانی هاوڵاتیان بەرتەسک دەکاتەوە تا چەند ئازادیەکانیان کەمتر دەکاتەوە؟ دەزانی دەرمانی کۆماری ئیسلامی ئێران بۆ هەموو کێشەکان بە هێمنەتیکردنی شتەکانی، یعنی ئێران هەموو هەوڵی خۆیدا کە کێشەکان هەمیشە هێمنەتی بکات، چونکە لە ڕێگای هێمنەتیەوە لە ڕێگای سەرکوتەوە زۆرتر دەکات. دروشمی کۆماری ئیسلامی ئێران يعني النصر من ئەوەی کە بە عەرەبی دەڵێندا یعنی دەسەڵات لە ترساندنەوە. بۆیە هەوڵەکەیان ئەوەیە کە لە ڕێگای ترساندنی خەڵک، لە ڕێگای چاوترسێنتنی خەڵک، لە ڕێگای زیادکردنی دەسەڵاتی ئاسنینی خۆیان خەڵکی چاوترسێن بکەن بە تایبەتی لە سەروبەندی یەکساڵەی دەستپێکی شۆڕشی ژیان ئازادیە و ترسیان ئەوەیە کە دووبارە سەرهەڵدانەکان لە ئاسی سەرانسەری ئێران دەست پێ بێت کابوو بۆ ئەوە کە بتوانن کۆنتترۆلی ئەو قەیرانە بکەن، کۆنتترۆلی قەیرانی بەڕێوەبوونەوە لەگەڵ خەڵک بکەن. پێویستیان بە دەستگایەکی دیکەی سەرکوتەیە کە کارکردن و سەرکوتکردنی خەڵکیەکە خێراتر بکەن بە تایبەتی لە ڕابردوودا بینیان بەشێک لە هێزەکانی سەرکوتی کۆماری ئیسلامی ئێران دۆردنگ بوون لەوەی کە خەڵک سەرکوتکەن بەشێکیان ئامادە نەبوو خەڵک سەرکوتن. پێویستیان بە دەستگایەکی دیکە هەیە بۆ ئەوکە بەرەنگاری بکەن و خۆیان بپارێزن. زۆر باشە دکتۆر، کاربەدانن زۆر لە دۆخوانینە دناوا ئیرانی و لە دەرڤەی ئیرانێژی هەندێوێ باوەریەدانە کو وەسەب سانەهی دناوا پەرلەمنتوێ بێتە پەسەندکردن ئەف دەستگەهە. تزانە ئەو دەستگەهە نەهەوجەیە بە پەرلەمانی دەبەرکە ئەو دەستگەهە لە ئەولیە قووەی قەزایی دەچێت. قووەی قەزایی دەستگەهایەتە سەرەوەی پەرلەمانیە. قووەی قەزایی
قوه نیه که هوجهی به پسندکردن پارلمانه او قوه گوی لپارلمانی داشته پیش او قانون عفاف و حجابه که دخوازن هندک ماده تازه هات نپیش دخوازن در چارچوب دولتی بیبتن یعنی او دو چتنه جدا لهون بله بەڵێ دکتۆر پێتان وایە کە دەسەڵاتەکانی ئەم دەستگا هەواڵگریە چی دەبێت و زیاتر کێ دەکاتە ئامانج لە نێو ئێراندا بەپێی ئەو شتێکە خوێندمەوە ئەوەیە کە دەسەڵاتی ئەوە یەکمەوە کە چاوەدێری بکات یا پێدۆچۆنە بکات بەسەر ئەو یاساشکێنانەیە کە لەناو ئاستی خودی قوەی قەزاییەدا دەستگای داددا لە ئێراندا بەڕێ دەچێت کاری دوومەوە کە دژبەرانی سیاسی کۆمەڵ ئیسلامی ئێران بتوانێتن خێرا بگرێت سەرکوت بکات و پێڕاگەشتنەوە بکات تا ئێستا بە شێوەی ئاسایی بەو شێوە بوو ئەگەر بوون ئەتراتی سپا یا ناجا کەسێکی گرتبە لێپرسنەوەی لێکردبە دوای ئەوە دەبێت شووە بوو دادستانی یا لێپرسنەوەی گشتی وڵات لەوێدا هاتبە بۆ محکمە بەڵام ئێستاوانە ڕێگاکەی کورد دەکەنەوە بۆ کەسێک کە چالاکی سیاسیە دژبەری کۆمەڵی ئیسلامیە دەستگای سەرکوتی قوەی قەزایی دەگرێتن ڕاستەوخۆی لێپرسنەوە دەکات دەبات بۆ بەرمەحکەمە یعنی مەوداکە کورد دەکاتەوە دوو چالاکانی دەرەوەی وڵات ئەو کەسانێک کە چالاکی سیاسی لە دەرەوە وڵات دەکار دەکەن لە ڕێگای پەیوەندیەکانی قەزایی خۆیانەوە چونکە کۆمەڵی ئیسلامی ئێرانیش دەزانێتن چۆن یاساکانی نانەتەوەی ئەو پەیمانە نانەتەوەیەکان بە قازانجی خۆی بەکار بێت تا ئێستا مکانیزمێکی ئەو جۆرەی نەبووە ئێستا ئەمڕۆ مکانیزمی بوو دۆزیتەوە کە ئەمە مەترسێکی یەکجار زۆرە بەتایبەتی لەسەر چالاکانی دەرەوەی وڵات دەستخۆش دکتۆر مەجید حەقی شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە هێلسینکی لەگەڵمان بووی سپاس